لە پڕاگی پایتەختی چیک سیمینارێک بۆ ڕۆماننووس و نووسەری کورد بەختیار عەلی سازکرا. بۆ زیاتر تیشکاویستن بۆ سەر دۆخی کوردستان و ئەو ڕووداوانی کە لە کوردستانە لە مێژووی چەند ساڵا ڕویان ناوە حەزیان کرد لێرە ڕۆمانوسێکی کوردی شەبێ قسە لەسەر ڕۆمانەکانی و کارە ئەدەبیەکانی بکە لێرەوە منیان داوات کردەوە بە خۆشحاڵیەوە لێرەم میێوارێ بۆەوەی هەندێک قسە لەسەر ڕۆمانەکان و ئەدەبیاتی کوردی و زمانی کوردی و کێشەکانمان لەو ناوچەیە پێشکەش بکەین بە کوردە بەشداربووەکانی سیمینارەکەی بەختیار عەلی خۆشحاڵ بوون بەوەی ڕوبەڕوو ئەو نووسەرەی کوردیان بینی و گفتوگۆیان کرد لەگەڵیدا. کۆمەڕێکێک کورد زۆر هەندەکەن و بەریا قاسملو هەبوو بەریا کێک تارق ئەقرەوی هەبوو شابان هەبوو ڕەمزی شابان لێ ئێستا کورد زۆر کێمن و بۆ ویژی بۆ داناسکردنێ ژیانە کوردی هاتنا کێک بەختیار سەرفرازێکی گەورەیە. جێ شەهنازی یعنی ئەمڕۆ لەڤرن لەگەڵ نیڤسکار بەختیار عەلی و لەگەڵ وەرگەر کەریم عەبدوڕەحمان ڕاستی گەلێکی کێفخۆشم کارن ئیرۆ لەگەڵ وانا و لەگەڵ هەواڵی مەی چیکی. جگەل لە هاوڵاتیانی کورد هاوڵاتیانی نەتەوەکانی تریش بەشدار بوون. هاوڵاتیەکی چیکی کە دەتوانێت بە شێوەزاری کرمانجی کوردی قسە بکات دەخوازێ ڕۆمانەکانی بەختیار عەلی بە زمانەکانی تر بخوێنێتەوە بەو پێی ڕۆمانەکانی بەختیار عەلی بە شێوەزاری کوردی سۆرانیە. چونکە ئەس بزاراوێ سۆرانی ناخەوم و نەکاربووم بە کورمانجی باخەوم vê romanê bi yekê ji zmanan bixwînim hetmen. دۆخی سیاسی کوردستان لە سیمینارەکەدا لەلایەن ئامادەبووانەوە بۆ نووسەر بۆ جێگەی پرسیار. بێگومان دۆخی سیاسی لە هەموو کارێکی ئەدەبیا وەکو پاشخان ڕەنگانەوەێتێ من مێژوو نووس نی مێژوو بنووسمەوانە بەڵام ڕووداوەکان کارەساتەکان بۆ چوونە سیاسەکان هەموو بە شێوی جیاواز لە ناو کارە ئەدەبیەکانە ڕەنگەیانەوانەوە بەشی مێژووی کوردیش کەم تا زۆر لە ئەدەبیاتی منە ڕەنگیاوەتەوانێ. هەمیشەڵی ناوخۆ هەندێک باری دەرونیم تێگەچوو هەندێک کات باری دەرونیم تێگەچوو هەندێک کاتێکیش باش و بەختیار و خۆشبەخت بوو کاتێکی زۆرم لەگەڵەوە پیرێژانە بەرگەسە کا هاتن بۆ لای دایکم و لە زەمین و باخێکی خەیاڵیەوە گوڵیان بۆ هێناین تا گوڵاوێن.